من کار دەکەم بۆ چاودێری خێزانەکەم. ئەگەر کار نەکەم ئەوە ناتوانین بژین. بەم دواییانە ژمارەیەکی زۆر مناڵ دێن داوای کارکردن دەکەن، بەڵام هەمویان توانای ئەویان نییە کار لەبەر ئەوەی گوزەرانی خەڵکیش زۆر قرس بووە. چەند کەسێ لەلام کار دەکەن، لەوانەش ئەحمەد کە 5 مانگ نەمە و بەربەوەی بردومانی فڕۆکەوە لە بەردەم دوکانەکەم بریندار بوو. دوای ئەوەی چارەسەری قۆڵی بۆ کرا گەڕایەوە سەر کارەکەی. من 4 مناڵم هەیە، 2 کوڕ و 2 کچ. ئەحمەد لە هەمویان گەورەترە. پێشتر دەچوو بۆ خوێندنگە و دواتر دەچوو بۆ کارکردن. بەم جۆرە بەردەوام بوو تاوەکو ڕۆژێک بردومانی ئەو ناوچەیە کرا کە ئەحمەد کاری لێ دەکرد. بەهۆی ئەوەی بریندار بوو ماوەیەک لە نەخۆشخانە ماینەوە تاوەکو چارەسەری بۆ کرا. ئەو کات لە نەخۆشخانە دەرچوین. وقفنا له الشغل، صار إيشه صار يعني قضينا بالمستشفيات لأن ابني صار إنه کە ئەحمەد بەو جۆرە دەبینم دڵم ژان دەکات، چونکە ناتوانێت قەتی سراحەت بکات. پێشتر لە خوێندنگەوە دەچوو بۆ کارکردن. هەژاری نایەڵە بشوو بدات، چونکە ئەگەر ئیش نەکەین ناتوانین بژین. ئەوە تا ئێستا خۆشکە بچووکەکەشی ئیش دەکات. وكمان بالصناعة مثله